سڵاوتان لێبێ بەڕێزانە و کاتتان باش خۆشحاڵین لە هەینێکی تر پێتان دەگەینەوە لە ئەکادمیای مەگەمایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری بۆ خستنە ڕووی پوختەیەکی تری کتێبی ئەمجارە کتێبی ژمارە 31ەمینە کە ناونیشانەکەی بە ئینگلیزی Raise Your Standards واتە پێوەرەکانی خۆت بەرز بکەوە. هەر هەفتەیەک وەک دەزانن ئێمە پوختەی کتێبێک دەخەینە ڕوو بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست. بەڕاستی ئەو کتێبەش دوایەوەی کە گوێمان لێگرت زۆر سوودی هەبوو بۆ پێمان باش بوو لەگەڵ ئێوە بەشی بکەین. ئەم کتێبە وەکو ڕێبەرێک وایە وەکو ڕێنوێنیەک وایە بۆ ئەوەی ئێمە بتوانین کۆنتترۆڵی ژیانی خۆمان وەربگرینەوە و خۆمان چیتر ماندوو نەکەین بە گەڕان بە دوای پشتڕاستکردنەوە و پەسەندکردنی کەسانی دەرەچی لە ناو ژیانمان. بۆیە باز لەوە دەکا کە متمانەی ڕاستەقینە ئەوە نییە کە تۆ ڕوونکردنەوە بدەی بۆ ئەو بژاردانەی کە تۆ دایانگریتە بەر بۆ کەسانی تر ڕوونکردنەوە بدەی، بەڵکو ئەوەیە کە تۆ ژیانێک بژی کە بەند بێ لەسەر دڵسۆزی و دەستپاچی و جێگیری لە بۆچوونەکان و جێگیری لە کار و کردەوەکانت، وا بکەی کە کردەوەکانت باشتر لە خۆت قسە بکەن، ئەوان قسە بکەن، بەرهەمەکانت قسە بکەن، نەک تەنها خۆت بە زارەکی دەریامە بڕی، کە ئەمەش لە کۆتاییدا دەبێتە هۆی بەدەستهێنانی شکۆی خودی واتە ڕێزگرتن لە خودی خۆمان و هەروەها سەرکەوتنی درێژخایەنیش. لێرەدا هەوڵ دەدەین بە کورتی هەندێک ناونیشان و هەندێک پوختەی بەشەکانی ئەو کتێبە بخەینە ڕوو بۆ ئێوەی بەڕێز. سەرەتا باز لەوە دەکات دەرێت چیتر نابێ تۆ بەدوای ئەوەوەبی کە خەڵک تێت بگە، کە خەڵک لە مەبەست و لە نیەتەکانت دڵنیا بێ و تێبگە. دەبێ ئەو بارە قورسەی کە تۆ لەسەر شانی خۆتت داناوە بۆ گۆڕین و بۆ تێگەیاندنی کەسانی بەرامبەر یان بۆ ئەو تێڕوانینەی کە بەرامبەر هەیەی دەبێت لەسەر شانی خۆتی لابێ. چیتر سواڵی ئەوە مەکە کەس تێت بگە. تۆ بەرپرس نی لەوەی بێی تێڕوانین و دیدی کەسانی تر چارەسەر بکەی بۆ مژارەکان، بۆ پرسەکان، بۆ تۆش. بۆیە تۆ تەنها بەرپرسی لەسەر ژیانی خۆت، ژیانێک کە بە پاچی، بە ڕازگۆیی، بە ڕاشکاوی و بە جێگیری بەڕێی بکەیت. ئەوە پوختەی بەشی یەکەمی کتێبەکە بوو. بەشی دووەم باز لە گرنگی بێدەنجی دەکا. بێدەنجی وەکو زمانێک بۆ خودڕێزی یان ڕێزگرتن لە خودی خۆمان. بێدەنجی هیچ کاتێک بێهێزی نیشان نادا، بەڵکو ئامرازێکە بۆ نیشاندانی هێز. بە تایبەتیش کاتێک کە تۆ مامەڵە لەگەڵ کەسانێک دەکەی کە هیچ گرنگی بەڕاستی نادەن، باشترە بێدەنجی هەڵبژێری. دانایی ئەوەیە کە تۆ لەکوێدا گفتوگۆ دەکەی لەگەڵ کێ، لەگەڵ ئەو کەسانەی کە شایستەن بە دەنجی تۆ، شایستەن بە زمان و بە قسەی تۆ. بۆیە لەگەڵ ئەو کەسانی تر کە گرنگی نادەن بە ڕاستیەکان دەبێت بێدەنجی هەڵبژێری وەکو ئامرازێکی پیشاندانی هێز. ئەمەش یەکێکە لە پێگەکانی بەرزکردنەوەی پێوەرەکانی کەسایەتی خۆت. بەشی سێم تەرخان کراوە بۆ ئەو پرسەی کە تۆ دەبێ بەردەوام پێوەر و ستاندەرەکانی خۆت بەرز بکەیەوە، تەنانەت ئەگەر نەتیجەکەشی ئەوە بوو کە تۆ بەتەنهادا ڕێ بکەیت. زۆر گرنگە ئێمە لە پێویستی ئەوە تێبگەین ئەو شتانە دەبێت لە دواوە بەجێبێڵین کە ناگونجن لەگەڵ گەشەپێدان و پەرەپێدانی کەسایەتی و توانای ئێمە. دەبێ بەجێیان بێڵین. دەبێ هەموو کات بە دوای بەرزکردنەوەی ستاندەر و پێوەرەکانی خۆمان بین، تەنانەت ئەگەر لە ئەنجامیشدا بە تەنها بمێنینەوە لە شوێنێک یان لە پێگەیەک یان لە بارودۆخێک. بەشێکی تر تەرخان کراوە بۆ
وازهێنان لە ڕوونکردنەوەی ئەو سنوورانەی کە تۆ داوناون بۆ کەسانی تر، بە تایبەتی ئەو کەسانەی کە بەرژەوەندیان لەگەڵ بەزاندنی ئەو سنوورانەی تۆدا هەیە. بۆیە دەبێت بوەستی چیتر ڕوونکردنەوە نەدەی بۆچی ئەو سنوورەت داناوە بۆ پەیوەندیەکانت بۆ ئەو کەسانە. بۆیە زۆر گرنگە ئێمە لە بایەخی توندوتۆڵی ئەو سنوورانە تێبگەین، هەروەها بزانین کە نەخێر چ دەسەڵاتێکمان پێدەدا، نەخێر چ هێزێکی تێدایە لە ناوەخنیدا، بۆیە دەبێ بەکاری بێنین لە کات و شوێن و لە بەرامبەر کەسی گونجاودا. لە بەشی پێنجەمی کتێبەکە باز لەوە کراوە تۆ نابێ ژیانی خۆت وەکو ژووری دادگایی یان دادگا سیر بکەیت. دەبێ واز لەوە بێنی کە تۆ بەردەوام بەرگری بکەی لەو بژاردانەی کە لە ژیانی خۆتدا گرتوونەتە بەر و هەڵت بژاردون. ئێستا تۆ لە ناو دادگادا نابێ بەوە ڕازیبی کە چیتر ژیانی خۆت بە بەرگریکردنی بەردەوام و پێدانی ڕوونکردنەوە بۆ بژاردەکانت بدەیتە کەسانی بەرامبەر، چونکە بەڕاستی ئەوە بەرزکردنەوەی ستاندەر و پێوەری تۆیە کە تۆ وەستای وازت هێنا لە پێدانی ڕوونکردنەوە، کە تۆ وەستای وازت هێنا لە بەرگریکردنی بەردەوام لە بژاردەکانی خۆت، ئەو کاتە تۆ بەرەو ژیانێک هەنگاو دەنەی کە تۆ مەبەستتە بنیادی بنیت. لە بەشێکی تری کتێبەکەدا باس لەوە دەکا کە زۆر گرنگە تۆ کاتێک کە بڕیارێک دەدەی خۆت زەبط و ڕێککارانە هەنگاو بنی، زەبط بکەی، دیسپلین بەکاربێنی. دەبێ وا لێ بکەی کە دیسپلینی تۆ باشتر لە خۆت، باشتر لە بەڵێنەکانیشت قسە بکەن، دەنجیان بڵندتر و زوڵاڵتر بێ. لەم بەشەدا جەخت لەوە کراوەتەوە کە تۆ دەتوانی بنیادی کەسایەتی و ستاندەر و پێوەرەکانی خۆت بنێی بەوەی کە کردەوەکانت جێگیر و لەسەرخۆ و بە متمانەوە بێ، نەک تۆ بە هات و هاوار و بە دەنگ بەرزکردنەوە بێ، بەڵکو دەبێ ئەو قسانەی تۆ لەوەوە سەرچاوە بگرن کە چیتر ڕوونکردنەوە نەدەی بۆ کەسانی بەرامبەر، چونکە ڕوونکردنەوە هیچ کاتێک ناتگەیەنێتە ئەو ئەنجامەی کە تۆ دەتەوێت، لەبەرەوەی ئەوانەی دەوروبەرت کە دەیانەوێت باوەڕت پێ بکەن پێویست بە ڕوونکردنەوە ناکە، متمانەت پێ دەکەن. ئەوانەی کە داوای ڕوونکردنەوەت لێ دەکەن دڵنیابە ئەگەر ئەو ڕوونکردنەوەش بدەی هەر قەناعەتیان ناگۆڕێ و هەر لەسەر هەمان بۆ چوونی خۆیان دەمێننەوە. لە بەشی حەوتەمدا داوامان لێ دەکا کە واز بێنین لەوەی ئێمە بە دوای پشتڕاستکردنەوە و پەسەندکردنی کەسانی دەوروبەری بووین، بە تایبەتی کەسانێک کە هەرگیز بە سەرکەوتنی ئێمە دڵخۆش نابن و چەپڵەمان بۆ لێ نادەن و هانمان نادەن. دەبێ هەوڵ بدەین گەشەکردنی خودی خۆمان نەبەستینەوە بە بۆچوون و دیدی کەسانی ترەوە. هەر کاتێک کە تۆ توانیت بە شێوەیەکی هێمنانە کاری خۆت بکەیت، لە ئاوێنەدا سەیرێکی خۆت بکەیت و بەردەوام ڕاستگۆیانە و ڕاشکاوانە بووی لەگەڵە خۆت، ئەوە ئەو ژیانەیە کە تۆ هەڵت بژاردووە، ئەوە ئەو ستاندەرەیە کە تۆ دەبێ پابەندی پێوە، نەک دید و بۆچوونی کەسانی تر. لە بەشی هەشتەمدا جەخت لەوە کراوەتەوە کە تۆ دەبێ هێندە بایەخ و سەنجی خۆت بزانی کە وجودی تۆ، بوونی تۆ لە شوێنێک هیچ پێویست بە ناساندن و پێشەچی نەکا. بۆیە دەبێ تۆ لە شوێنێک بی کە بایەخت بزاندرێ، سەنگت هەبێ، پێویستت بە ناساندن و باسکردنی خۆت و پێویستت بە هیچ پێشەچیەک نەبێ. ئەمە دەبێتە هۆی جێگیرکردنی پێگەی تۆ، هەروەها وەرگرتنی بەها و شایستەی خۆت، شایستەی کەسایەتی و شایستەی ئەو ستاندەرانەی کە بۆ خۆتت داناوە. لە بەشی نۆیەم بەرەو کۆتایی کتێبەکە دەچین، باس لەوە دەکا کە دەبێ ئێمە ئەو برینە نادیارانەی جەستەی خۆمان کە بە زیاد لە پێویست ڕوونکردنەوەدان دروستمان کردووە
چارەسەریان بکەین و ساڕێژیان بکەین. دەبێ ئەو ترسە ناوخۆیەی ڕەتکردنەوە لە ناو خۆماندا کە پێویستمان بەوەیە کەسانێک هەبن دەستخۆشیمان لێ بکەن، پێویستمان بەوەیە کەسانێک هەبن پەسنی ئەو کارانە بکەن کە ئێمە دەمانەوێت یان پشتڕاستی بکەنەوە، ئەوانە دەبێ واز لێبێنین و هەموویان وەکو برینێک سیر بکەین و ساڕێژی بکەین لە ناو خۆماندا. لە بەشی دەیەمدا باس لە هێزی سەرکەوتنی هێمنانە دەکا. ئەگەرە تۆ بە شێوەیەکی دڵسۆزانە و بە شێوەیەکی جێگیر و بەردەوام کاری خۆت کرد لە پشت پەردەشەوە کار بکەیت، لە پشتی دیمەنەکانیشەوە کار بکەیت بەبێ ئەوەی پێویستت بە دەستخۆشی و هاندانی دەرەچی بێ، ئەوە سەرکەوتنی هێمنانەی پێدەگوترێت. پەیوەندیت نەبێ بەوەی کە چێ پێی خۆشە چێ دەستخۆشیت لێ دەکا یان بۆ کەسێکی دیاریکراوی مەکە یەکەم جار بۆ خۆتی بکە چونکە ئەوە هێزت پێ دەبەخشێت. لە بەشی پێش کۆتایی جەخت لەوە دەکاتەوە کتێبەکە کە ئێمە ژیانێک بۆ خۆمان دروست بکەین پێش ئەوەی ئێمە قسە بکەین ژیانەکەمان قسەمان بۆ بکە یان قسەمان لە بری بکە لە زیاتی بکە. تۆ ئەگەر بتوانی کەسایەتێکی وا بۆ خۆت بەرهەمبێنی کە هێندە بەهێزبی، سومعەی خۆت، پێگەی خۆت، ناوی خۆت، ناونیشانی خۆت، ناسناوی خۆت، ئەوەی کە پێی دەناسرێتەوە پێشە خۆت قسەت بۆ دەکا. هەرچەندە ئەتۆ کەمتر پێویستت بەوە بێ باسی خۆت و دەستکەوتەکانی خۆت بکەی، ئەوە بە دڵنیاییەوە تۆ ئەو کەسایەتیەی و تۆ ئەو ستاندەرە بەرزەی کە بۆ خۆتت داناوە ئەوان پێشتر تۆ دەناسن بەو کردەوە و بەو سەرکەوتنانەی کە پێشتر کردوتە پێویست بە خۆناساندن ناکە. لە بەشی کۆتایی دێتە سەر ئەوەی کە تۆ ئەو میراتەی بەجێی دێڵی لە دوای خۆت پێویستی بە پاساو نییە، پێویستی بە قسە و بەهات و هاواریش نییە، بۆیە دەبێ تۆ سەیری ئەو کاریگەریە بکەی کە لە پشتە خۆت بەجێت هێشتووە، ئەو جێپەنجە و شوێن پێیە بکەی کە لە پشتی خۆت هەم لە شوێنی کارت هەم لەگەڵ ئەو کەسانێک کە کارت کردووە بەکارت هێناوە و بەجێت هێشتووە لە سەریان، ئەوە میرات و لەگەسی تۆیە. بۆیە لە کۆتاییدا ئەم کتێبە پێمان دەڵێ ئێمەی مرۆڤ دەبێ بەردەوام بە دوای بەرزکردنەوەی پێوە و ستاندەرەکانی خۆمان بین ئەگەر دەمانەوێ ژیانێک بژین بەند نەبێ لەسەر بۆچوونی کەسانی بەرامبەر، ئەگەر بمانەوێ ژیانێک بژین کە هەم ڕازگۆیانە و دڵسۆزانە بێ هەمیش بتوانین سەرکەوتن یاوەرمان بێ لە ئایندەدا. ئەگەر ئێمە ئاراستەی خۆمان و شێوازی بیرکردنەوەی خۆمان گۆڕی لەوەی کە ئێمە بەدوای پەسن و پشتڕاستکردنەوەی دەرەچی بین، بەڵکو بەدوای جێگیریەکی ناوخۆیی ئاسوودەیەکی ناوخۆییدا بڕۆین، ئەوە دەتوانین سەر تاپەی ژیانمان بگۆڕین. هەر کاتێک کە تۆ بەم شێوەیەش بەرەو پێش دەچی پێویستت بەوە نییە کە تۆ قەناعەت بە جیهان و بە دەوروبەر و بە کەسانی تر بکەی کە تۆ شایستەی چیت، ئەوە پێویستت بەوەیە تەنها ژیانێک بژی کە تۆ سەنگی خۆت بزانی کە تۆ ئەو پێوەرانەی دادناوە پێشێلیان نەکەی، ئەو سنوورانەی دادناوە نەخۆت بیبەزێنی نەبهێڵی کەسانی تریش بیبەزێنێ، ئەوە گەورەترین سەرکەوتنە بۆ ئێمەی مرۆڤ. زۆر سپاس بۆ گوێگرتنتان. بۆ هەفتەی 31ەمین لەسەر یەک لە خزمەتتاندا بووین بۆ پێشکەشکردنی پوختەی کتێبەکان. ئەگەر ئێوەش سوودتان بینیوە دەتوانن بەشداری بکەن و هاوبەشی بکەن بەو پوختەیە و پوختەکانی پێشووتر لەگەڵ دۆستان و ئازیزان و هاوڕێیانتان تا ئەوانیش پێبەش نەبن و لە سوودەکانی ئەم کتێبە. دواتریش لە لینکی یوتیوبەکە هەموو کتێبەکە دادەنێن کە سەعاتێک و 40 خولەکە بۆ ئەوانەی دەتوانن پشت بە خۆیان ببەستن و بە زمانی ئینگلیزی جێ لەو کتێبە بگرن بۆ وردەکاری زیاتر. لەگەڵمان بن لە هەفتەکانی داهاتوش بۆ خستنە ڕووی پوختەی کتێبی باشتر و بەسوودتر. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.